ئەو کاتتان باش هاوڕێیان سڵاو و ڕێز لە قادر نادرەوە بۆ هەموو ئەو هاوڕێ و لە کچ و کوڕ لە هەر شوێنەکەن لە هەر کیشوەرێکن کە کورگوتنی خو ئاپارتی وێچەتی بگرێ هەر هەمومانی لە زێدی دایک و باوک دەرپەڕاند یان کەشوهەوایەکیان دروست کرد کە خەڵک نیشتیمانی دایک بەجی بێ لە هەموو کوڕێ ئەرزی گوێی زەوی هەمومان پەرت و بڵاو بووینەوە و نەوەیەکی تەواویان فەوتاند. هاوڕێیان دووسێ سەرشتی سەریع دەڵێم بەخێربێن هەتا هەندێک هاوڕێ دێن. یەک کاچی من وەڵڵاهی ڕەوشەکە بەو شێوە نییە، هەندێک جار هەندێک خەڵک چات لەگە دەکا یعنی بێزارە بی بێزار ناز ناوێکە هاتیە نە ئەمن دەیناسم ناگە فەیسبووکەکەی بگیرێ کەشف دەبێتن کەسی ئەڵێ ناومەتە ینی حاڵەتەشی بێزارکەرە خۆش نیە. یەک ناوی دارزەق نەبووتە بەر من وەڵڵاهی پارتی بشیگری یانێچێتی بەردەدا ئەکورە چێ تاقەتی دارزەق نەبووتیە بەنا یا نازناوە دەرێ تخوا ناومەتە ئێکەکە ناوی چێ درایەت ئەوەم لەسرە فۆکسم زۆر لەسرە کاکە لە من وەگرن لە فەیسبوک قادر نادرەوە بۆ هەموو ئەو هاوڕێ و لە کچ ئەو کاتتان باش هاوڕێیان سڵاو و ڕێز لە قادر نادرەوە بۆ هەموو ئەو هاوڕێ و لە کچ و کوڕ لە هەر شوێنەکەن لە هەر کیشوەرێکن کە کورگوتنی خو ئاپارتی وێچەتی بگرێ هەر هەمومانی لە زێدی دایک و باوک دەرپەڕاند یان کەشوهەوایەکیان دروست کرد کە خەڵک نیشتیمانی دایک بەجی بێ لە هەموو کوڕێ ئەرزی گوێی زەوی هەمومان پەرت و بڵاو بووینەوە و نەوەیەکی تەواویان فەوتاند. هاوڕێیان دووسێ سەرشتی سەریع دەڵێم بەخێربێن هەتا هەندێک هاوڕێ دێن. یەک کاچی من وەڵڵاهی ڕەوشەکە بەو شێوە نییە، هەندێک جار هەندێک خەڵک چات لەگە دەکا یعنی بێزارە بی بێزار ناز ناوێکە هاتیە نە ئەمن دەیناسم ناگە فەیسبووکەکەی بگیرێ کەشف دەبێتن کەسی ئەڵێ ناومەتە ینی حاڵەتەشی بێزارکەرە خۆش نیە. یەک ناوی دارزەق نەبووتە بەر من وەڵڵاهی پارتی بشیگری یانێچێتی بەردەدا ئەکورە چێ تاقەتی دارزەق نەبووتیە بەنا یا نازناوە دەرێ تخوا ناومەتە ئێکەکە ناوی چێ درایەت ئەوەم لەسرە فۆکسم زۆر لەسرە کاکە لە من وەگرن لە فەیسبوکی کۆن نمایە زۆر کۆنتترۆلیان تون کردیە کوکرە خۆگەر بیا بیانتانی بە مەسەلەن فەیسبوکی هەر هەمومانیان هاک دەکرد دیارە پێیان قورسە بۆیە پێیان ناکرێت چەند ئەمە بۆ خۆمان هیچی نێنیمانە وەڵی بێن ناو پەیج ئۆکاونتەکانیشمان کەس چات لەگەڵ ئێمە شتی خەتەر لە فەیسبوک نەکە داوا بکەن لە سیگنال و وەتسئابتان دەینێ دووش ڕەوشەکەش بۆ شێوە نییە وەکو سەردەمی بەعزبی بزانی ئەتو تەنزیم داخلی و یەکسەر بتگری یعنی بۆ ئەوە نییە بەس خۆیان تووڕە دەکەن سۆر دەکەنەوە کە ئەو خەڵکەی مەکە شەواژ زۆر خراپ دروست دەکات یەکتر دەترسێن ناوقەدی یەکتر هەر خەڵک بەخۆی کاکە لە زیاتی ڕۆحی ئیرادە بدەیە خەڵک ڕۆحی مقاومەت یعنی گیانی بەرەنگاری و تێکۆشان خۆ من ناڵێم وەکو ئێمە بن ناڵێم وەکو کوردی ئەوروپاش بن بەڵام بەو شێوەش نییە کاکە خەڵک لە ناوە و لێرێ لەو تەلەڤیزیۆنانە حەشر بەوانە دەکە دوو کورێ شەرم نییە بە خۆت یەک سەعات باسی ئازادی دیموکراسی و دەبی خەڵک ڕاپەڕێەوە بە خۆت ناوێری لە ماڵ بێ شێری ماڵەوە ڕێوی دەرەوەی ڕەوشەکە بەو شێوە نییەنی هەندێک جار هەندێک خەڵک و بێتاقەتت دەکا بێزارت دەکە ئەوەندە دەترسێ ینی دەڵێ باشەم لە ئەوروپای خۆشم ینی لۆ کاتی خۆم لەگەڵ ئەو شتانە سەرفکە ئەو پۆسیۆنەکەیە دوو کاکە وەڵی ناوە ئەو ئاپانە هیچیان کۆنتترۆل ناکرێت بە تایبەتی ئەو ئاپانەکە فەیسبوک ئاگاتان لەخۆ بێت ئەگەری هاکردن هەیە هاکردن هەیە ئەگە بشکرێت گەلە قورسە هاوڕێنەوەی مەکی ئامێدی وەختی خۆی کە ڕووی داوە ئەدمینەکی خائین هەر لە ئەساسە سی خوڕی پارتی بوو لە ناویان بوو یعنی ئێمە ئەدمین نییە ینی بەڕاستی ئەدمینمان نییە قەلەقمە بن لە نقطێ حاڵەتەش کە شاوڕێن یەک دەقیقە کورە زۆر عیبەت خۆت بە ئۆپۆزیسیۆنە کەسەشی دروستنی دوو ڕووژی میلەت چاواشە دەکەی مەسەن سپڵەی پولپەرستی
كورا برودو أو كومالا صفتا باش من والله أو صفتانا لإنسانك بي أجر أو بارتي وشيتيش بروخيني يعني همان فليمة همان أويا تو بزان نوشي ما مصطفاك يعني تخلق تسيل بوك تنيا دواي أو دركت قولي أو ملتي بري لبوك ركاني تون بيجي نكسات واشتا سيسات شاس بلا لبرتاوي هر همو خلق دعباسي بويا اوپوزیسیون بون یکسانه بدجوان بون كرم زورم بيصير هدي خلق ديلك نما مت وسناك دكا يعني بيزل لي دبتوا تستاولاي يك جوينت بيدا ديان زمت دكا يك باشا بزدي او حالتانا ناو كوملغاي كردي قلق تشنين كرديا ودي عدشي زور قيزة وانا كاتشي من رخنته إلا من ورا روبرو لين بكرة يعني حقاتشي رواي خوتا بس ما تساولاي برشي وبنمونا دلهم فير بفير يعني برانسيب لإنسان دا هبيت لبرامبر أو يخوت يان بيدنك با يان قصبك لا أو يخوت هاوريان بخير بين بابتنا وبابات وضعي خارة وشيار بروابكن أو يشيار زي باريش هيت كم ترنب أو يشي كابرا قوتي راديو ومزان راديو خارة وشيار زارم پیم دکریتن هاوریان او دنگتان لبولی بدم زور خوش ریس يعني بقرقة شبر لقريان وتورو ومشوه تيم دقي هر هموي كتي أوزنيا أويكت يعني كابراك بتماي سرو كوماري بأي هوار كتي والله دواي أو دستيني مسبا قريانك كل خارا وشيار آخر كوده بي أو حالا بي تخوا بعدن كتان لبولي بدم بزانم أمنش بلاوم كتبو لأكاونتم خارا وشيار يعني هيكل دبي سرو كومار نشتمانك أو دكاي والله كاكم دستي بني بس قريانة شكرت أوتا راوز تاوريان استا ترشيح جناب سروق بوم بشروي كرد بارتيا سربان بارزانية أما إيمان وان بهايا ترشيح جناب سروق بومن جبتنا أولو طيب موقعة أما بومن هم دنيا دي ما كريه يا سربان بارزانية أما إيمان وان بهايا بارحال ترشيح جناب سروق هاوريان بو أم موقعة أما بومن أوريان بارحال خوش يعني براستي يعني سك خوشي دا بيمان خوشي دا يعني أو جيانوا همو روش نزمي بو إيمانية عند الروش رو دا صلاة شا ودوش هاكا زاني جان چون بيانيه كستان قلت والله نو كل كوبالي عنكر كوتريه كل كوبالي دا كريدر برو بفرا ولا بارتي ويتشتي كردي وتعبتي بارتي كازور بي دوسي نوتي لدستو غولي دا غازيش تسليم بترشي أوكا كل كوبالي عنكر فريد برو بفرا دا برو تصدقي دا بزام تصدقي مسعود ومسرور بارزاني هر قبول مانية أو جملة باشترين أوانا هاوريان لسسر الكوماري هندشتي زور خوش رو دا يك مسعود قلق توريا لو دوستا فيك لبو اويكنات جروبي في اي بي كي كمسعود حيدري هاوريان بروك ورجدو بار حسم كرت تلفونك ملوك كرت برا قمعك والله هري ديسا والله كوتشيم نقلا بار حال يكسر قباتي كرت ناتانم دروك هاتسن ناتانم يعني ناوش دروك تم ده بلود دنقم دناستو بارحال مسعود حيدري وعرفات كرم أو مسؤولي دوسيي برلمان وحكومة اللبارقاي بارزاني يعني هريم وميت صباح وازانم قلت بيجي حكومتي هريم ببورن اويا مسؤولي بيونديك او كاني مسرور بارزانيا شغل دستور راستا كاني مكتبي مسرور بارزانيا فيان دخيلش نازم بلاكيتسي براستي لبارغاي بارزانيا زياتر وازم نري بارغاي بارزانيا لبعضها او كان جعفر إميتشي جروب مكتب سياسي شوان محمد طه أو مسؤول معويك مسؤول لقي
پێنجی پارتی بوون کادرێکی بەهێزی پاراستنە بۆزان یۆنی دیاریانە ڤیان سەبریش ئەو دوو گروپە ئێستا ناوێرن خۆیان لە مەسعودی نزیک بکەنەوە ئەوەندە لێیان تووڕەیە ئەوەندە لێیان تووڕەیە ئیتر پێی گوت بوون و بووی کاکە لەقەن پێتان بگوتمایە وەزعەکە وایە چکوە تا ئاخر سەعات بڕۆ سەیرکەن 2-3 سەعات بەر لەوەی بیر ڕووداوای پیشاندا کاکە خارە و شار سەر و کۆمارە خارە و شار دەدە سەر و کۆمار یعنی هەموو وایان پیشان دەدا تۆ هەفتەش کەوتۆ 2 ڕۆژی تر و تۆ ئەوە سەر و کۆماری وەڵای تر قۆڵی مەسعود بارزانیان بڕیەوە بەشە چێو ڕاوێژکارانان مەسعود ئایدەری ئەوانە مۆرانە بوون لۆ گۆڕان زۆر باشە دەبنە مۆرانە لۆ پارتیش ئەوە هەڕیان نەوشیروان مستەفا لە کتێبەکی بابزان پەنجەکانی یەکترە دەشێن باز دەکە دەڵێ بارزانێک کە بووی شێک لە عەشیرەتی بەوە ئەوەندە خەڵک لە بنجیان خین ئەتو دەتانی بفری دەرێک ئەخیری کابرایان گەیاندە قەناعەت کە بفری چڕۆکە ڕاستی هاان لەناو بارزانەکانیش باوە چکونەوشیروان یەکێک لەو شتانەی ئەو بۆ چیرۆکانی زۆر دەنووسیوە لە ناو ئەوەی چوەڵا ئەو هایان لێکرد کابرا ڕاست باوەڕی بەخۆی کرد چۆ سەچیە خۆی فرێدا مردار بووە بەخوا گروپانەی چادەوروبەری مەسعودی جوان کەس ناوێری پێی برێ ئەتوای یان بەخۆیان کە بڕیارێک دەرەکەن کەس ناوێری برێ لەل وەکو ئاخرجار کە ڕێبەر ئەحمەدی دانایە بڕوا بکەن کۆبنەوەی مەکتەب سیاسی کردیە سەعات 3 لە پڕەشی گوتی ڕێبەر ئەحمەد کادیری پلە 4 کە عەرەبیش نازانی کاندیدی ئێمە یەک کەس نەوێرایە برێ لەل ئەزە ئەو کاک مەسرورە هاوڕێیانێک نێنیتان پێ بڵێن دەچی بەشداری دەکات بەس دەو کوبنەوانە یەک قسە ناکاتن لە قسەی بابی بەس پێشتر اتفاق دەکات تا ئەنەشتشی بچووکە بەڵام بزانن یانی ئێمە ئاگامان لە ناو کوبنەوەکانتان هەیە گفتوگۆی کەمە یەکدار کەمە بەرحاڵ ئەو بە کەڵەگایی و ئابڕووی خۆیان بەرسەر لە نوێ ئەوەی دەمەوێت بڵێ ماوڕێیان ئەو خاڵەیە شیعە و سوننەکان هەست بە ئیهانە دەکەن ئێستا بە تایبەتی هەموو شیعەکان بە سەدریشەوە کە پارتی سکرتێرەکانیان دەنێرن سکرتێرەکانی خۆیان دەنێرنە بەغدایە دەیان تەرشیعیان دەکەن لە سەرۆک کۆماری هەست بە ئیهانە دەکەن سەرۆک کۆمارەکان ئەوەی پارتی دەینێری ئەوانە سکرتێری مەسعود و مەسرورن یا زۆر بەو خاڵەت تێک چوونە بۆیە ئەگەری زۆر هەیە ئەگەری زۆر هەیە ڕێبەر ئەحمەدیش فاشل بین خاستن ئەو ڤیدیۆیانەی بڵاو کراوە لە ئەوەکان کە کابرایەکە کاری لەگەڵ ڕێباز گەردی کردیە لە شڕۆشی ئافرەت و شتیان نەبوو خەڵک بردیە یانە جگە لە گەورەی عەرەب و کۆماری عێراق سەرۆک کۆمار ئەوی شەی کردبی سکرتێری مەسرور بارزانیش بی سکرتێر و زائیدەن عەرەبیش نازانی لە هەمووانش گرنگتر پارتی زۆر ینی کاندیدەکانی پلەی چارە ینی خۆیان دێت خوا 4-5 ڕۆژەوە بەرەمە ئەومان نووسیەوە بە خۆشحاڵی ئێستا دەوڵەت یاساش دەڵێت کاندیدێکی ڕقم 4یان نارتە بەغدایە هەمان ئەو ماشەتەی ئەمە ئەوە ماکەوە لە پەیزەکەی هەیە 4-5 ڕۆژەوە بەر هاوڕێیان خاڵش کە مەسعود زۆر لەوە تووڕە بوت ئەگەر لە بۆ مەژنەوی بابتە شیعە و سوننەکان لۆ خۆیان بی هەوڵیدایە مەسعود کە وشار زێباری ئەو زانیاری هەلبووسی بکات سەرۆک کۆمار پێی بڵێ واز بینە سەرۆک پەرلەمانی بڕۆ بەوەی شیعەکان هەڕەشەی کوشتنیان لێ کردیە شیعەکان شیعەش قبوڵی نییە یعنی سوننە بێ بتە سەرۆک کۆمار و پلەکی باڵا لەوەگرنیانی هاوچێشەکان تێکەچیتن لەوەی ئەوانش قبوڵیان یعنی کێشە کەتە ناویان ئێستا کە کورد وەرنەگری بکەویتە لە عەرەبیش دەدرێتە چێ کام سوننەیان شیعە لەناو سوننە و شیعەش دەدرێتە چێ مەسعودیش ئاگرەکەی بەوەی خۆش کردێ دەرێ باگە لەومە نەبی بالۆ بۆ عەرەبان یعنی لۆ پارتی نەبی مەسعود ئەوە تەبعیتی سیاسەتی کەری دێزار لە سەد سیاخۆی فرێدا گرنگ زەرر لە خۆی بدا ئەتا بڵێ وەڵا زەرر لە ساحب قەزی لە ئەوەی یەکێتی یعنی بەو ئیتجا کورد زەرەر لە کوردەدا کێشەنی هۆدیتان پارێزگاری کەرکووی 4-5 ساڵە لێ ناگەڕێ کابراایەتی شۆڤینی دانایە دەبی قسەوی نەش بەرهەمیش تا ئاخر نەف ئەوە شەڕی لەگە دەکەم مان و نەمان نابی بەرهەم ببتی ئەمە لەو خاڵی پێم خۆشە بەرهەم ببتێ
مەسعود جەڵتە لی دەدا مەسعود جەڵتە لی دەدا بەرهەم تێگەنە بەرهەم نمونەی سیاسەتی درۆزن و ساقیتە ئەزاب ئەو خاڵە هەیە بەڕاستی تورکیا و ئیمارات و ئەوانە ئەوە شەڕدان کە هەلبوسیەک دیتان یعنی هیچ نییە بەتەمان بیکەنە مەرجە مەسعودیش بکەنە مەرجەی کورد بەڵام ئیتر لە شیعەش ئەوە سەدر یعنی ئەوە خطەی ئیمارات قەتەر مەزاو دەوڵەتە سونە ئەو بەرەی دژی ئێرانن لە بەرامبەر ئێران بالمقابل ئێرانیش ئیتر وەکو دەوڵەت بۆمە هەردوو بەرە یەک لێک بەڵاترن بەس هەمومان ئازاری گەورەمان ئەوڕۆ بەدەست تورکیایە ئێران و تورکیا دوو داگیرکەری سەختی کوردن بەڵام تورکیا سەختترە لەبەر ئەوەی لە هاوچەشەی دنیا پلەی زیاتر هەیە و دڕندایەتی و قین و شەڕی مێژوویی لەگە کورد گەلک ئەوەترە هاوڕێیان ئەو شتانە بوو وەڵا لەسەر سەرۆک کۆماری شەڕێکە کورد گوتنی هەندە جملەی کوردی هەیە زۆر خۆشە دەڵێ سەگ ساحێبی خۆی ناناستەوە وای لێ هاتیە سەگ واتە سەگ چەند ببوونە کە ساحێبی خۆی لە شەڕ ناناستەوە یەک شەڕ و هەرایە لە بەغدایە لەسەر ئەو پلەی سەرۆک کۆماریە ناڵێم یانی لە ناو پارتیویەکی تێکێشەیان لە ناو پارتی باڵی مەسنێتی زۆر نیگەرانن و زۆر دڵخۆشن بە شکستی وشیار ئێستا دڵخۆشیش دەبن بە ڕێبەر ئەحمەد من بۆ خۆم بڕوا ناکەم ڕێبەر پارتی لەوە شتێک دەشت کابرایشی پلەچاری عەرەبی نازانی ئەو باگراوندە ئەمنیە خراپەی هەیە ئەوە نازانم دیتانیان نایسە باسەکەن دەرێن 150 ڕۆژنامە نووسی گرتیا لە میدیا عەرەبەکان مەسەلەی ئەو لەش فرۆشەی کاک مەکی باسی کرد لە ئەو ڕۆژە کەناڵی عێراقی عەرەبی بوو گوتی بابەوە گەوادا وتی ئەوە ئیشیە وتیان چ بەڵگەت وتی ئەوەتە دانکەیتمان بڕۆ تاقیب بکەن لە کەناڵ ئەوەی پێی گوت هەر ئابڕووی بێت و دەبی لەگەوانە ئەبە و زمانە قسە بکرێت بەڕاستی یعنی ماهیەتیانە ڕێبەر ئەحمەد یەکێک لەو جەلادە گەورانەی پاراستنە بۆ زانیاریتان جەلادێکە دەوری زۆر خراپە کاچی من دوو ئەوە سێ دەبنە نوێنەری کورد لە بەغدایە ئەوانە پلە و خزمەت و دەست بوو لە ڕێکخراوی بارزانی پلەیەکی یەکەم دار بە ناویشاندا دەرکریا لەسەر دەزی بڕۆ بپرسن لیژنەی نێچی لەسەر دەرنایە دەری کردی لەبەنە چوو بۆ پیاوی پاراستن خاڵە کە ئاوڕیان ئەوی زۆر گرنگە لای من کە دەمەوێت لە بە هەندێک لای کرد ببورن بڕیارێکی سیاسیە بە ئەمتیاز ببورن داوای لێبوردن دەکەم ئەوە ڕووناچی هەیە دەوی بدرێتێ هاوڕێیان ئەوەی گرنگە پێنجی چار یعنی چ ڕۆژەشکە 6 کادیر نیو دەرزانی پارتی نیو دەرزان لە دادگای بەرلین لە ئەڵمانیا دەدرێنە دادگا ڕۆژی محکەمەیە لەسەر ئەوەی هەوڵی لێدانی ینی شەڕەچیان کردیە ئڕهابەچیان کردیە لەگەر کاکمەکی ئامێدی و کاک کامەرە نازەم عەبدوڵڵایە ئەگە بێتە بیرتان ساڵی 2010 چوو بنە پێش دوکانێک 9 کەس بوون برم ئەوە 7 کەس بوون 8 پشتە شیوا بوون یەک ئەوێم بزانم لەمە ینی ئەو دەمی لە چوو بۆ توالێت ئەوتەمی شەڕەکەی چوو بۆ توالێت لە ترسان بووە لەو چ بووە یەکێک لێوێن دەر تێریان لێدا بوو تێم دەگەی ینی لێی درایە گرنگ 6 کادیر نیو دەرزەنە پارتی لە سزن دەدرێنە محکەمەی چ تومەتە چەند ئەوە برێم چیان لێ بەسەر دێ ڕنگ بی حکمی گەورە نەدرێن حکمەکی معنەوی گەورە بدرێن لە پارەیان ئەوەی مەعسزن و تەوقیف و سزن بکرێن ساڵک بەڵام بەبێ ئەوە ئەگەر تاوانە بکەن ئەو ساڵی سزن بکرێن بەڵام لە مەلەفەکان نووسرا کە ئەوانە ڕهابیان کردیە و کەیسەکە سیاسیە لەو دوو کادیری کە ئەو دەمی گۆڕان بوون هەردووچە لەسەر ئەوەی کە بیر و بۆچینی جیا هەبووە چینە پێش دوکانێکی کە ئەوزانم ئەو برادران و دوکانیان هەبووە زۆر خۆش باوەڕیان وەخت خۆی کاکمەکی لۆی ژێڕاینەوە پەمپەکێ لێرە کت زۆر هەردەگرن کاگەرنەوەک تووشی دەستدرێژی بن لێی دەدەی جێژی دەکەی
کاکمەکە گوتی ئەمنیە قلیگە لە گەورەم هەبوو لە دوکانی وەڵات دەرمینە سێ چار پارتیم وەکو لەو گۆڕی کردن گوتی بۆی لێماندان دەرەقەتیان نەداتی وتی هینام لەو بۆی لێمدان هەموو جێشکردن وەچی مێشی شتێکی خۆشە لەو خۆشی ئەو شتەم جێراوە دەدرێنە دادگا ئەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە لە بۆ هەمومان بەڕاستی ئێمە دەبێ واز لەو ئوسلوبە کلاسیکی خەباتانە بینیم ڕەخ نەدەگرین بەنووسین ڕەخ نەدەگرین بە لایف ڕەخ مزاهرە دەکەین دەرە بەشێکمان دەکەن هاوڕێن ئەوە ئازارێکی زۆر گەورەی هەمومانە دەچینە سەجادا بیسی کەسی لەو فەیسبووکەش بیسی هەزاری زۆر شەرمە کورە هاوڕێیان من یەک نمونەیت لەو ماوانە دوو مانگ بوو کەمپین بوو لەسەر ئەوەی لە سوید مەناڵ دەبدرێ من لایڤەکەم کرد لەسەر ئەوەی لۆچ دەبدرێ دایک و باو کە وەکو وەحش لەگە منداڵ دەبن یان ئەوەتان دەجار ناحەقیەت شێ ینی شێوەی جێڕانەوەکان و کەسانێک بەرحاڵ لایڤەکەم لەسەوە کردەی پێ خۆشە کەچیە دوو مانگ بوو لەو سوسیال میدیایی هەموو میدیای داعشەکان ئیسلامیەت توندڕەوەکان قەتەر و سعودی هاتبوونە پشتی بەقەت مزاهرەکەیان نەبوو کە بچوونە بەردەم پەرلەمان هەموو حکومەت سویدی هەژاند هەموو کات مزاهرە بە سەدقاتی کاریگەری زیاد دۆسیە دەجوڵێنی هەتا لە سویدیش یعنی دەمەکە لەسەر ئەوەی ڤاکسینی پاس جواز کە دەچێ مەتاڕ دەبی بێ ڤاکسینە درابی ئەوە هەبوو کێشە هەبوو بەڵام کە مزاهرەیەشی دە 12,000یان کرد هەموو حکوومەتیان هەژان مزاهرە گرنگترە لە سۆسیال میدیاش بەڵام مزاهرەیەک بەلای کەم 200 کەسێک پێ دەسەڵاتەکانیش هەموو کات لە شەقام دەترسن لە ناو سۆسیال میدیا ئەترسن بەس بەقەت شەقام نییە کورە زۆر ئەیبیشە ئەتو لەو ئەوروپای نەوێری خەڵک تحریز بکەی بەڵام بە خۆت نەوێری لەو ئەوروپای بێسەجاتە یعنی شەرمە شەرم ئیلاهی ئەو خەڵکانەش ئەوەندە دەبینم ئەوە لێرە ڕۆژێک بڕۆ مەسرور هاتبوو کەسەکەیە لەو برۆکسلەی ترسنۆژی خۆی نیە وەڵای کە دوایە مەسرور ڕۆی داوا لە کوردانی یۆنان دەکەم خۆپیشاندان دش کرد کەسی لە بن پێری بوو بەخۆی دوو ڕۆژ خۆی شاردبەوە قەزم ئی بە ئەو شتانە بۆیە ئێمە ئەو میتۆدانە باش سوسیال میدیا زۆر گرنگە لە CNN و لە KNN کۆن و مەسەسا ئەوەندەی لە سوسیال میدیا هەیە بە هیچ کەناڵەکی بە NRT ئەوانە شۆ کاریگەریان نییە لەساوی بەقەت 120 سوسیال میدیا کاریگەری نییە بەڵام نابی ئەوە هەموو خەباتت بی هەموو هێلکەکان ناو سەبەتەی سوسیال میدیا بکەی داوا لە خەڵکی ڕاپەڕ و خوتێ بکۆشۆ کەچی جەنابیشت بەخۆت لە ماڵەوە کە خەڵک پێویستی بەوەی ڕاپەر کودات کەتنە دوو مەسعود و مەسرور و نێچیر و قوبادەوە چیانە تو دەچی ڕادەوەسی دەرێ ئێوە ئەو قسانەی لە سوسیال میدیا دەکەی دەچی ڕوبەڕوو بەرامبەریان ڕادەکەی یعنی چییە ناوێرن خۆتان دەشارنەوە سێ بەشی یەک سەعات باسی ئازادی دەکەی دەبی قوربانی و تێکۆشان و میلەت ڕاپەڕێ و کۆمەلگاوابی کەسی بەخۆشت بە ئەندامەچێ و کۆمەلگای بارەحاڵ بۆیە ئەم بۆ خۆم زۆر بێزارم بەرەو بێتاقەتیەکی گەورەت دەبە کە دەبینی ئەو کۆمەلگایە ئەبەوەندە فشەکەر دەرچووە بە ڕاشکاوی بڵێن ئەوە ئازاری هەموو دەنگانەیە کە دەستنە مەیدان لە کوردستان و ئەوروپا ئەمە لە خەتین لەگەر ئەو خەڵکە جددیەکان کە ئیشی جددی مەیدانی دەکەن نەوەک تەلەفۆنێک دەکرێن نەوەک لۆ خۆ دەرخستنەیە کە بەشی وەریاتی ئەوەندەی ئامانج خۆ دەرخستنە ئەوەندەی ئامانج خەباتەکە نییە ئەوەش جادەیەکی زۆر قێزەوەنا ئەتوم ئامانجت هەموو خۆ دەرخستن بی بەڵام ئامانجت پەیامەکە نەبی کورە و سیرکەن سەدان خەڵک لە هەموو دنیا بەرەو ڕۆژئاوات و شەهید بوو کەس نەیدەزانی ئامانجی بوو دژی داعش بی لەو ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕۆژنامە نووسانی بێسنوور پزیشکانی بێسنوور نازان شەهید دەبن کەس نازانیتن چەند جوانە خەڵک کە قوربانی لە پێناوی پەیام دەبن منە کوردستان پۆست ئەمە چەند جارش کرد بە کەمال جەمال موختار
21 ساڵە بە هەر سەرنجێک هەر کەسێک لەسەری هەبی بەدەیان هەزار بابەتی نووسیە بڕوا بکەن دای ڕشتیتەوە خەبەری دا ڕشتیە بە ناوی ناو نووسیتی بڕۆ هەموو بابەتەکانی بە ناوی خۆی 200 قڵ نییە کورە 100یش نییە یعنی لەبەرەوە ئامانجی گۆڕانکە بەسی وا هەیە یەکەم شت کامیرە کامیرە ناوم هەیە بە شەرەفم نییەوە هەموو حزبە کوردەکان کوکەوە بەقەت ئەو ناوی خۆی لە بنەوە نەنووسیە کرێوم ڕایقاتیار ئەی بە شەرمە ئینسانێک بە خۆی بڵێت ئازادی خواست بەس ئەوە بی ئەوە جارێک لە پرسەیەک بووین ناشنەک بووین لە سوید ژنەک دەخۆی دەگوت وەرە تەسویرم کەن لۆداچی ژنەکەی بنێرنەوە هەتا بزان چم لۆ کردیە لەو زلفانەنە بەس لە بۆ خۆ دەرخستن میدیا ئەی بە عیب ئەمە ئامان پێشمەرگە شەهید دەبوو کەس نەیدەزانی چ بووە چ نەبووە ئەو هەموو پێشمەرگە قارەمە لەوەی ئامانجەکەی بەرحاڵ سۆسیال میدیا هاوڕێیان گرینگە بەڵام نابی هەموو هێلکەوس ئەوەکان لەوێن دەردا بنەی و دەسەڵات بە سوسیال میدیا ناڕوخێ مزەڕەت فشارە بە ئێمەش ناڕوخێ لە ئەوروپا کە بچینە سەجادەش فشارە بەڵام هەموو ئەو شتانە باشە بەس لەوەی گرنگتر هاوڕێوی ئەم دەمەوێ یان ئێستا مەکو تەتویرمان یان داهێنانمان لە خەبات لە ئەوروپای کرد کە توانیمان 100,000 کیلۆمەتر چوارگۆشە لە هەموو ئەوروپای مەسئولەکان زۆر بەتر سولەرزەوە دێن زۆر بەتر سولەرزەوە دێن بە دزی وەکو جاشە و لە منتقەوە ئەوە فشارە لێ لە ئەوروپا هەر ئەوەندە دەکرێتن بەجددیمە لە ڕووی خەباتی مەدەنیەوە یان مەسەسەم تەلەفۆن بە تەلەفۆن دەچمە ناو ماڵەکانیانە قسانەی کە زۆربەمان دەنووسین لە فەیسبووک ئەم دەچم ڕوو بە ڕووپیان دەڵێمەوە باشە ئەوەش باشە بەڵام لەوەی گرنگتر هاوڕێیان ئەو دادگاییکردنەیە بەر لەوەی بچمە سەر ئەو دادگاییە معنەویە ئەو دەمێ ئەو خاڵەش بڵێم هاوڕێیان ڕاستە ڕۆنی چیراتێ کۆنگرێ میۆنخ پێدەگوتراوەزانم لە ئەڵمانی بەس ئەوە بە پارەیە وزائیدەن کە بچی یعنی ئەو هەموو ساڵ دەکرێتن بڕوا بکەن 2 کیلۆمەتر لە بۆتنیە لیان لە هەموو ئەو سەرۆکانە نزیک بیەوە دانی هیچ نییە بچێن دەربەز مجەڕەد میدیایەکی زۆری لێیە خەڵک لەوێن دەرە دەتوانی هەموو دنیا دێن سەرۆکی زۆربەی وڵاتەکانی دنیا بە پارەشە ئەو ئەم بزانم بە پارەشە ئەو شتە لە سویسڕاش یەکەیە دەکرێتن مانگەشکەیە هەردووشی بە پارەیەکی خەیاڵی دەچی بەشداری دەکەی هەتا دیدار لەگە سەرۆکەکان بە پارە دەکرێت ینی نەچیرە هەموو دیداری دەکە هەمووی بە پارەی ئەو میلەتەیە ئەوە نییە دەکردرێ مەسەلەن لەگەر ترامپی پارەیەکی خەیاڵی درا پار و پێرار بوو کەنی بوو کەتا مەسەلەن نێچیر 2 دقە 3 دقە قسەی لەگەکەداش ترامپ گوتێت و عادی ئەو وڵاتەی کە کچەکانی ئازان بە نێچیری گوت ینی بۆیە مۆزوع ئەمە کە نەچووینە لەوەیە بەڕاستی ئەگەنە بمانزانی بایە کە دەکرێت خۆپیشاندانەکەی وشی لەندەن چەند ڕۆژێک پێشتر بمانزانی بایە ڕەنگ بیر ئەو قەناعەتەی ئێستام هەیە من دەچم چکۆ من زیاتر حەز لەو شێوە خەباتەی دەکەم لەوەی لە ماڵەوە شعر و پەخشان یان نووسین ڕاپەڕە میلەت ئەی باشە بۆ بەخۆم ڕانەپەڕم بەجددی بەخۆم نەمە قدووە شەرم نییە بە خەڵک بڵێم بەهەرحاڵ هاوڕێیان ئێمە ئەو میتۆدانەی کرا هیچ خراپ نییە بەڵام میتۆدەشی کلاسیکە و ئێمە ڕوبەڕووی دەسەڵاتەشی دیکتاتۆری بنەوە دیتمانانی ئەو کورێک هاوڕێیان 30 پەرلەمانتار لەو کەسی ئەوەی بەس ئەوانەی ئەو هاوڕێیانەی لە خەت بوونە لەگەڵ ئێمە بڕوا بکە بەس لە لەندەن 6 پەرلەمانتار ئیدانەی کرد لە سویددا 8 بوو چەند بوو بەهەرحاڵ ینی بێ لە زۆربەی وڵاتەکان ئەو هەموو ڕێکخراوە دیانە نەمانتوانی پاشەکشێکی کاریگەر بە مەسرور بارزانی بکەین کرایانی ئەوی ئەو دەرسەی دران بە مەسرور بۆی بۆ دەرس کە پاشەکشێک بکە ئەویش و زیندانەکان کەیسیان هاتە پێش و حکومەکان گەورە نەبوو و پەیامەکان گەیشت و شەقامی کوردی ژیاندەوە ئیلای لە زۆر ئیجابیاتی بوو بەڵام هێشتان ئێمە دەبی گورزی گەورەتر بکەوینە حاڵەتی هێرش نەک مەسعود مەسرور قوباد و پاڤێل شتەچیان کرد ئەوزە ئەمە بکەینە هەرا نا ئەمە بکەینە هجووم من بۆ خۆم بەردەوام هەوڵمدا ئێمە بکەوینە هجووم یعنی یان لەگە ئەو هاوڕێیانێک کە ئیشمان کردێت چ لە چاک چ لە سوید و لە بڕۆکس لە هەفتەی شوبات
يعني لأوروبا بقشتي يعني من رنجي لقر همو كسك بريخ رأيشون بس لهمو كارثة يعني أوروبا لخدموا ملقل أو هاورياني كشتي ميدان يعني كتبيتن هاوريان بوي بيسمان بقرانكاري كأقرانكاريش يشك لو أنا دادقا كان دادقان اللي بقرين دو مسؤول لو أوروبا بدينا دادقا همو يعني أترس كو وقت خوي بيش مقاعد مختارش دكشت بنونا همو مختارة كان راح يانسو لفوزة شان ده همو فوزة كان ده ترسان تو ده بي يقدوش بكي يعني حتى كنجيني بس بنوسين حتى كنجيني هروا عصبكي إذا بي كورانكاري لو متودة بكين أتو لروبروي سيستم شوك عقلي مالي بارزاني بيتو كا طبع يعني سروش يعني دلن نابي أما بدوري باشك شبكين يعني هو سروش يعني لقا كورتوايا دلن نابي بدوري تواو نابي بدورين همو كرد بدوره جيلينية بلام نابي قصي مسعود ومسرور باشك شبكة أو سروش تخراب يعني تو لقل أو دبي بير لتسكو ميتود وخباتي نيوبكي يشك لو أنا تيا يشك لو بنا مالانا بدينا دادك أو جاري ألمانيا زور جرينجا لو خالدا سرتايكا وأمش فري أزمون دبين كشش كادي بارتي لألمانيا دبيرت دادقا ولا دادقا سياسيا أو بوا أو وادكا باشك شيء زور جورب كان بترسين كره مسئولی پارتیو چتی ترسنوش و چخوانیه لبرای اگر کون لشاخ هر چند هبی بلام استابونه میلیونر و خو پرست جانی خوش اندیتیا لطفا برگرده گرین 2 ساعت بکونه زندان برواب كزارك سنجاوي قلت يعني تأيرا من أو كنمونا يعني أما أول ما عندش ما زور برد محمود سنجاوي زور مجموعك برادر أقادارن وتم أمن هل اشتش كده كم بعد شق بوشيني بس رسمة شيء ما بقرين يكسعد محمود سنجاوي بنمونا لقر ما يكسكاو وأنا بون بكويت ميديا وبكويت هم مسؤول كان ده ده ترسم إيه ما أزانين أو دوسيت سالات شيء لألمانيا الرجع لا بروكس الكاغرانس الجراوي كتدو باريس جار هولير نوزاد من الباني أو إما لسفيت فلاح مصطفى بربرسة جود بقت هجومة زبهي سه هجومي جوري زبهي وهمو مع الرحمن سو بالراب كان مكتب سياسي شيء ويقول زعما بكوينا قناغي دادگاهی و سزادانیان مسئولی پارتی بکویتا شکایت کردن لقفزی ده ببینی 5-6 سال بجیره تما دو کادری پارتی ده ویری شدکا هاوریان همو آنه دزان اما بکیف خومند سورینه اوش لباونی هم بسای اولاته بلان پارتی یچتی لو ناورن لمن بدن خو همو کردن استقلال دارن با طاقتنی لامش نقدر سوره لو لبر کادری پارتی چیتی آمدنین خوان لسحزب کان لأوروپایی ناویان راش بید بکون زیندان کادیرگانش قرص لبویان با مافیا دکن حکومت کان پیدا دگرن نصر تیروری سیاسی خطره شهرستانی دموکراسی لأوروپا بگیت خطر بوی زور گرینگه برواب کن زاره گشتی 3 نفری کردی روشلاتی به پاره گرت و 5-6 برادر زن لئیمه معنام بده هادونا مظاهره که پیان داد به من گفت والله که به من گفت طلعت يعني عنده بأخلاق ما كوميتي يشتي سويت أره والله أظن نايشان سبسم عليهم پاره كده بو كردون صار بون تريك چند راه بمني قلت كاك والله دعوي بردن دكم بما قلت يوم قصر بكوماري اسلامي ايران بپاره انگرت بو کادریان نبو پارتی وشدی لمظاهره دوم من بودجی فلاح مصطفی در کمان لگل کبابن گراسی بردیان جور خزور به و د 12 هاوره بونیند پیمان دگرتیرو پرشانه بدن بس لو خو من باجنو بارها بویا گرینگا او ددگایا اوی بروکس المانیا برلین که ایما دتین اوريان باشک من دتین دیگه نه هر اوریا چیش به یوام درشاد برزانیش رو ببینین تم دگه دی اوا سرتاجی گرینگا که پارتیو چه کن اروپا لقفز بدانین پره با خبات بدن پره با تانک پیال سنی پارتی کره پارتیو چه تی ترسنوکن بدردی اوی دارن وقت خوش شیخ احمد برزن شیخ احمد برای ملا مصطفی جماعتی مکتب سیاسی چوبنا کنیان
ئازاری خۆیان لە دەستەر بڕی بکرۆدی مستەفا هیچ نییە مەلا مستەفا بەس ئەنگۆ لەوی هیچترن بڕوا بکەن پارتیەکێتی لە ئەوروپا هیچ نی بەس خەڵکەکەی کوردی ئەوروپا بە ڕاشکایی بڵێم لە هەموو وڵاتێک پەنجەی دەستە ئەوانەی غیرەتیان هەیە و جورئەتیان هەیە هەمووی بیر دەکاتەوە نەوەک بچمەوە کوردستان ڕۆژێک یان خزمەکم هەیە یان نەمەوێت قوربانیەکی بچووک لە پێناوی ئازادیدا بنێم لۆ ئەمە ئەوانەی خەبات و تێکۆشان دەکەین هاوڕێیان ئێمەش ئەو شتانەمە حەز لێ نییە لەو ئێمە حەزمان لێ لەو خەڵکی پارتیەکێتی کورە هاوڕێمانن ئەزیەتیان دەین هاوڕێ نزیکمانن بڕوا بکەن بەس کاکە ئازادی ئەوەی دەوێت مەبادێ وایە ئینسانێک هەز بە وجودی خۆمان دەکەن کاتێککە ڕازگۆین بەهەرحاڵ ئەوەی بەرلین سەرەتایەکی گرنگ دەبێت ئەمن بۆ خۆم ئیش دەکەم و پێشترێش من ئیشم کردیە لەسەر ئەوەی لە 2011 کاتم لە مەلا بەختیار کرد کاولیاندا لە مندەن 2011 دوای ئەوە 2010 بووی مەلا بەختیار هەفتەیەکی 2000 ئەوە لە ڤیدیۆکە باسم کردیە لە ئەوەکە و دوو زائیدەن لە نیوەی سەرکردایەتیەکێتی پارتیم کردیوانە جنسی سویدیان هەبوو بەس بەداخەوە کەمترین کەساریکاری کردم لە بەڵگە و شتیوالە قەزێکەش بە ئەوەتی مابوون بەس نیوەی مەکتەب سیاسی سەوی یەکێتی پارتی بوون وەکو کەریم سنجاری وەکو مەحموود سەنگای وەکو مەلا بەختیار وەکو ئەو کورا خەسرۆ گۆران وەکو برمکە عومەر فەتە هەموو بوون با بۆڵا من ئاگام لێ بووم هاوڕێیان ینی لە شوێنێک بووم پۆلیسە گوتی کاکە و گەلە خەتەرە لەو ئەمنی قەومی سوی دەدوو شەڕە کرد لە بۆمە دروست کردی لەگە حکومەتی هەرێم بەس خۆی بەڵگەمان نەبووە گەناوە بۆیە دادگاکان لە بەرپرسەکانیش بگرین زۆر گرنگە دوو بەرپرس وەرە دەدەینە دادگا ئەگەر هەمومان تەمبێ نەکردن یان 170 پاشەکشەمان پێ نەکردن کوراوانە ترسنۆکن تەنیا جورئەتی دەوێت شەوت شاد سوپاس بۆ ئەو کاتەی ئێوە لەگەڵ ئێمەتان تەرخان کرد دڵنیابن چۆن شەوەک نووستی نوبانی هەستان گوتی کرک و باڵی پارتیویەتی لە نەوت و گاز بردرا ئاوا ڕۆژ شەڕسین ئەرێن پارتیویەتی یان دەدرێنە دادگایان دەڕوخێن نزیکە ئەو ڕۆژە سەرکەوتن